کاک تەڵعات ڕاستە بەهاتنت بۆ هەولێر ئاینت لێستێنرایەوە و ون بوویت؟ خۆی هەژاری بێ ئیمان بەڕاستی کارەساتە چونکە سەبووری و سەلوای هەژاری نەبوونی یان ئەو جیاوازیە چینایەتیە ئەو جیاوازیە داراییە کە هەستی پێ دەکەی لەگە خەڵکانی تر بوونی ئاین لەوێدا زۆر پێویستە لەبەرەوەی لە ئایندا جیاوازی ئابووری نابینری جیاوازی چینایەتی نابینری بەڵکوچێ بەدینترە ئەو دەیباتەوە کەواتە بوونی دین لە کۆمەڵگایەدا بە تایبەتی کۆمەلگا ڕۆژهڵاتیەکان ئەم جیاوازە چینایەتیانە خاپورەکە کەمە شتێکی ئێزگار زەڕور و دڵخۆشکەرانەیە بۆ ئەوانەی کە مەسلەن نەهامەتی دەچێژن لە ڕووی چینایەتیەوە من کە دێمە هەولێر هەموو کەسێک کە لە شارێکی بچووک دێتە شارێکی گەورە تووشی ونبوو نەبێ لە بەروی شاری گەورە خۆ دەزانی چەندی خەڵک زۆرتر بێ ئیتری ڕەفتار زۆرترە جۆری ڕەفتار زۆرترە جۆری قسە زۆرترە جنێوەکان زۆرترن نوکتەکان زۆرترن چاوەکان زۆرترن کە لە شارێکی بچوشی وەکو مەخمور کە لەژێر کۆنتترۆلی منایە و تقریبا هەمویان خزم و کەسی خۆ من کە دێمە هەولێر تووشی ونبوونەوە